ئێمە بەبوونی ڕۆژی جیهانی ئاژاڵانەوە هاتووینەتە ناو باخچەی ئاژەڵانی شاری هەولێر باخچێکی تابڵی ڕوبەڕێکی بەرفراوانی هەیە دەمێ هاوکارم هەر یەکسەر دیمەنەکان بگوازێتەوە بۆ سەر باخچەکە شوێنێکی زۆر زۆر گەورە ڕوبەرێکی فراوان ئاژەڵەکان بە شێوازێکی ئازاد هاتوچۆی تێدا دەکەن لەگەڵ ئێوان لێ کردو لەگەڵ کۆمەڵگا ینی بکەونە گفتوگۆ لەگەڵیان نزیک بنەوە بە شێوازێکی نزیک وێستا لە دیمەنەکان کە دەیبینین ئەوانە شێری ئەفریقینە تۆزێکی شکێوینێ لەگەڵ هاوڵاتیان هەندێک زار ڕسمیان لەگەڵ دەگرن ڤیدیۆیان لەگەڵ بڵاو دەکەنەوە ئێستا و کاتی خواردنیشیانە زابرسیشن وەکو کاک محەممەد بەپرسی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی باخچەی ئاژەڵانی هەولێر پێوتین ئەوانە کاتی ئێستا کاتی خواردنیانە بۆیە بە جوڵە جوڵەکەوتن و دوایی بۆ خۆیان ئەوجا ئیستراحەتی خۆیان وەردەگرن و دەست دەکەن بە خەوتن و پشوەرگرتن ئێستا ئێمە لەگەڵ کاک محەممەدی محەممەد عومەر بەرپرسی ڕاگەیان و پەیوەندیەکانی باخچەی ئاژەڵانی هەولێر دەمەوێت باسی ئێرەمان بۆ بکاتن چۆن بیرۆکی ئێرەیان وەرگر بۆ شێوازێکی ئاوا فراوان کە ئاژەڵەکان تێدا بە ئازادی هاتوچووی تێدا دەکەن دەمێت تەواوی زانیاریەکان لەوەرگرن و یەکسەر دەسمەلاوی دەمەوێت هەر سەرەتا باسیەوەم بۆ بکات چۆن بیرۆکی ئێرەیان بۆ بەیانی ئێوە بەیانی بینەرانی کوردستان شاد بێتن باخچەی ئاژەڵانی هەولێر لە 15/5/2020 وەکو تێست بە ڕووی گەشتیاران و هاوڵاتیاندا کرایتەوە بیرۆکە و خاوەنی باخچەکە کاک هێرشە ئەم باخچەیە لەسەر ڕوبەری 200 دۆنم لەسەر ڕێگای کۆیە دروست کراوە ڕوبەری باخچەکە 200 دۆنمە ئەو ئاژەڵانەی لێرەنە 180 جۆر ئاژەڵە ینی هەر کەسێک هەر گەشتارێک بێتە باخچەکەمان 180 جۆر لە ئاژەڵ و لە باڵندە و لە خشۆک و لە ئاوی دەبینێتن ڕۆژانە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و عێراق گەشتیاران و هاوڵاتیان ڕووی تێدەکەن باش شێوازی دروستکردنێکی ئێستام بەشێک لە بناو باخچەکە بینیم بەشێکیان لە ناو قەفەزدانە بەشێکیان بە شێوازێکی دەژنگێکی کراوەدانە ئەو بۆچی دەگەڕێتەوە ئەو باخچەیەکی کراوەیە ینی بە شێوەیە محمی و ناوچەی پارێزرا بۆ ئاژەڵان دروست کراوە ینی ئاژەڵ بە هەموو جۆرێک لێرە ئازادە تەنانەت ئەو ئاژەڵانە دەبێن کە درڕندەنە زیانیان مەترسیان بۆ سەر جانی هاوڵاتیان و گەشتیاران دەبێتن ئێمە ناچارین بیانکەنیە ناو قەفەس ئەو ئاژەڵانەی لەنا ئەو ژینگە کراوەیەدانە چینە ئەو ئاژەڵانی کە لە ناوچە پارێزراوەکاندان ئەو ئاژەڵانە کە جاخۆرن هیچ زیان و هیچ مەترسێکیان بۆ سەر جانی هاوڵاتی مرۆڤ نیە دیزینەکەشیان بە شێوازێکتان کرد هەر وەک بڵێ لە ناو سروشتەکەی خۆیان بێ وایە دەمبووە ئەو جۆرانە دیزاینی و ئەو دارچاندن و ئەو ڕێژەی سەوزایی ئاوانە وەکو کە لە سروشت خۆی دابژێتن ئەوجا محەممەد دەمێ باسی ئەوم بۆ بکەی ئەو ئاژەڵانی لێرن کامانن بە دەگمنن کە بە سەرکەشێکی زۆر هێناوتانەتە ئێمە کە دەڵێن باخچەی ئاژەڵانی هەولێر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەورەترین باخچەی ئاژەڵانە مەبەستمان ڕوبەرەکە نیە بەڵکو مەبەستمان ئەو ئاژەڵانەیە کە لێرە هەیە بۆ نمونە پڵنجی ڕەش جاگوار ڕەش لوپارد ڕەش پڵنجی ساویری سپی شێری سپی شێری ئاسیاوی تیمساحی نیلی لۆرز فەرسن نەهەر بازی میسڕی هەنگین دزە ئەو ئێستا ئەو پڵنگە سپی دەدینین لە جیهان هەزار دانێ ماوە لێرە دانیەکی لێرە هەیە ئەوانەی بەرامبەرمان ئەم پڵنگانی کەوتت کێوینەوە لەگەڵ خەڵکیش دەتوانن مامەڵەیان لەگەڵ بکرێت و بچنە لایەن ئەو شێرە سپیانێکێکە لەو شێرە دەگمەنانێک کە ژمارەی لە جیهان زۆر کەمەیانی مەترسیە ناو چوونی هەیە لێرانە چواردانە هەیە بێزگە لەوەش باخچەی ئاژەڵان بەپێی واژوکردنی پڕۆتۆکۆلێک لە نێوان بەڕێز خاوەنی باخچەی ئاژەڵان مامۆستا هێرش لەگەڵ وەزیری ژینگەی عێراقی بە هەمەهەنگی دەستەی ژینگە و لایەنی پەیوەنددار لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا باخچەی ئاژەڵان تاکە سنتەرە تاکە ناوەندەکەوە بۆ پەرەپێدان و وەسەخستنەوە ئاژەڵە دەگمەنانەیان و ئاژەڵانی مەترسی لە ناو چوونیان هەیە لێرانە گرنجیان پێدەدرێتن شوێنی تایبەت بە کەرەتینیان بۆ دابین کراوە باش کاک محەممەد باسم لە شێوازی خواردنیان بۆ بکات چۆن کەی خەوردنیان دەدەنێ خۆی هەر ئاژەڵە و ئەنی ئەوەی خواردنی تایبەت بە خۆی هەیە ئەگە باسی درڕندەکان بکەین ڕۆژانە کاژمێر هەشت بۆ 9 بەیانی خواردنیان پێدەدرێتن دکتۆری ڤێتەنەریمان هەیە ڕۆژانە چاودێری تەندروستیان دەکرێتن
ئاژەڵەکانی کەیتر ئەوانێک کە جاخۆرن ئەوەی تر بەپێی ئەو خشتێک کە ڕۆژانە هیتمان خواردنیان پێدەدرێتن. چاودێری تەندروستیان چێ دەیکاتن چۆن دەکرێتن؟ ئێمە بەڕێوەبەرەکەمان کەسایەتێکی ناسراوی لەسەر مستەوای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دکتۆر عادل سەرمان پێشتر بۆ ماوەی 35 ساڵ بەڕێوەبەری باخچەی ئاژەڵانی زەوڕا بۆ لە بەغدا دوای خانشینکردنی ئێستاکە بەڕێوەبەری باخچەی ئاژەڵانی هەولێرە لێرە خۆی ڕۆژانە ڕاستە خۆی سەرپەرشتی کارەکانی دەکاتەوە لە نزیکەوە لە تەندروستیان دەپێچێتەوە. زۆر باشە کاک محەممەد ئەو گەشتیارانەی دێنێ ئێرە هیچ گرفتێک هیچ گلەیەکتان لیان هەیە؟ خۆی بە ڕێژەی قسێ بکەین زۆری باشە بەڵام بەداخۆ هەندی چاندێن ئازاری ئاژەڵەکانمان دەدایان بۆ نمونە ئەگە باسی شێر و پڵنگ بکەین شێر و پڵنگ لە ماوەی 24 سعات 16 بۆ 18 سعات کاتی خەوتنیتی ئەو کاتێک کە گەشتیار دێتە نازانێ ئەو شێرە ئێستا کاتی خەوتنیتی تر ئاگداری دەکاتەوە بەردی تێدەگری داری تێدەگریتن دەبێ ئاوی تێدەگرێتن بەڵام ئەوە خۆی شێرەکە کاتی خەوتنیتی. بەڵێ باشە ئەوانەی کە ئەو ئاژەڵانەی لێرەدا هەنا کامیان زۆر خەڵک سەردانیان دەکایان دایانەوێ بکۆنە پەیوەندی لەگەڵیانەوە خۆی هەر ئاژەڵە و زۆرە سروشتێکی ینی هەندێک ئاژەڵ هەنە زیاتر کۆمەڵایەتینە بۆ نمونە مەمون ئاژەڵێکی سەرڕاکێشە خەڵک زۆر بەرکەوتنی لەگەڵ دەبێتن شێر و پڵنگ خەڵک زۆر حەزی پێ دەکاتن ئیتر هەر دەگەڕێتەوە سەر حەزی ئەو گەشتیارانە کە دێن حەزی بچ ئاژەڵێک دەکەن. زۆر باشە ئەو پڵنگێکی ڕۆژ لە ژوورەوە دەبینمەوەیە چیە؟ پڵنگە پێش 3 هەفتە بە دیاری لە باخچەی ئاژەڵانی شارێکی ئەڵمانیا بە دیاری بۆمان هات ماوەی 3 هەفتێ ئێستا کەرەتینی تەواو بووە و گەشتیاران دەتوانن بێن لە نزیکەوە سەیری بکەن. ئەم پڵنگە بلاک لوپارد یەکێکە لە دەگمەنترین پڵنگ ژمارەی کە ئێستا لە دنیا ما بێتن 500 دانەیەەکە. باشە ماوەی پێشووتر ئێوە تیمساحتان هێنا بۆ ئێرە ئەم تیمساحانتان لەکوێوە هێنا دەنگدانەوەیکی زۆری بەخۆیەوە بین. تیمساحی نیل یەکێکە لەو جۆرە تیمساح دەگمەنانێک کە ئێستاکە ژماریان ئەوی شەر لە کەمبوونەوەدایە 6 دانە تیمساحمان هینە لە وڵاتی مسر لە باخچەی ئاژەڵانی ژیزەوە گوازراوە بۆ باخچەی ئاژەڵانی هەولێر بەپێی ئەو ڕێکاریانەی بەیان نامی سایتس و ئەوانە لێرە شوێنی تایبەتمان بۆ دابین کردووە ژنگەیەکمان بۆ دروست کردوونە ئێستا تەندروستیان زۆر باشە تیمساح. چانەمان بۆ بکە کاک محەممەد؟ ئەو ورچانە ورچی کوردستانن ئەو ورچانە ورچی کوردستانن 5 دانەمان هەیە لێرانە گەشتیاران دەتوانن لە نزیکەوە بەهۆی ئەم زامانەکە سەلامەتی زۆر پارێزراو دەتوانن لە نزیکەوە وێنیان لەگەڵ بگرن. زۆر باشە کاک محەممەد باسی کەشوهەوایەکەی ئەو ئاژەڵانم بۆ بکە چۆن کەشوهەوایەکی گونجاوتان بۆ دابین کردوونە؟ ئەو ئاژەڵانی کە لە وڵاتی تردیان لەو شوێنانەی کە دێن ئەگەر پێویستیان بە کەشێکی سارتە بێتن ئەوە تر بەهۆی فێنکەرەوە ئەوانەیان بۆ دابین دەکەین و یاخود وەکو فەرسن هەر ئەسپی ڕووبار وەکو تیمساح پێویستیان بە گەرمکەرەوە کەشێکی گەرم هەیە ئێمە ئەو ژنگەیەمان بۆ دروست کردوونە. باشە ئەو ئاژەڵانەی کە پێویستە گرنگێکی زۆریان پێ بدرێت و لێرە دەست ناکەوێتن کام ئاژەڵانن؟ وەکو باسم کرد زۆرێک لەو ئاژەڵانە دەگمەن ینی مەترسی ژماریان زۆر دەکەم بۆ تۆ مەترسی لە ناوچوونیان لەسرە لێرە نەک ئەو ئاژەڵانی مەترسی لە ناوچوونیان لەسەر هەموو ئاژەڵان بە تایبەتی ئەو ئاژەڵانی خۆماڵیکە لە کوردستان دەژین ئێمە زیاتر ئامانزمان ئەوەیە ینی پارێزگاری لەو ئاژەڵانە بکەین ئەوانەی بە تایبەت مەترسی لە ناوچوونیان لەسرە دەمانوێت کەشێکی وایان ژنگێکی وایان بۆ دابین بکەیتەوە ژماریان زیاد بکرێتن گەشتیاریان هاوڵاتیانی خۆمان بێنەوە لە نزیکەوە بیان بینن. ئەو باسێکی ئەو ئەسپانەمان بۆ بکە ئەوانەی لە دوای ئێوە. ئەوە ماینی عەرەبیە جۆرێکی زۆر جوانە زۆر جوانە لێرانە بۆی کە گەشتیاران دێن لە نزیکەوە ببینن. باش ئەو ئاژەڵانەی لێرەنا کامیان گرانترین نرخی هەیە؟ بەڵێ وڵای خۆی هەر ئاژەڵە و نرخێکی هەیە ینی بۆ مەسەری بۆ لە ڕووی نرخەوە پڵنجی ڕەش پڵنجی شێری سپی فەرسن نەهێر
ئەوانە کەریکی ویزیبڕ ئەوانە نرخیان زۆرە. باشە هەر لەناو دیمەنەکانە بە سێری لەکێک لە کارمەندەکانم لەنە لەگەڵ ئاژەڵەکان دۆست و وەکو هاوڕێوانە باشە ئەمە کێ ئەمە میمینەوەتان ناوی خۆی هەیە لێرە لەدایک بووە ئیتر لەگە کارمەندەکان ڕۆژانە هەل لە نزیکەوە بەخێویان دەکەن و پەروەردەیان دەکەن. باشم بینیم نێتە لای هیچ کەسێک لە لای ئەو دەبێت ڕۆژانە تەماسیان لەگەڵ ینی ڕۆژانە خواردنیان دەنێ لیان نزیکەن. باشەگە بمێ بهێنمە لای خۆم دێتن ناوی چیەوە؟ ڕینۆ چەند مانگە ئەوە؟ وڵا 3 مانگەوە دەبێ. باشە ڕینۆ کەوەرە نێتە لای هیچ کەسێ ئەمە؟ ئەمە نایە پێویست ناکە خۆمانی پێماندووکەی زۆر باشە باشە کاک محەممەد دەمەوێت لە دوایین پرسیارەکەم دە باسی ئەوم بۆ بکەی کۆمەڵگەی ئێمە تا ئێستا گەشتۆتەوە ئاستەی کە لەگەڵ ئاژەڵاندا زیاتر لە پێشوو ئاژەڵ دۆست بێتن گرنگیان پێ بداتن پێشتر گلەی ئەوەیان هەبوو ئاژەڵەکان ئازار دەدرێنەوە تا گرنگی چاودێریان ناکرێتن لەسەر ئەوە چی تەیە؟ وەکو باسم کرد ینی ئەگەر بەڕێژە بێتن ئێستا لە چاو جاران زۆ باشترە ینی ترکە حاڵەتەیەغانی خەڵک دی ئازاری ئاژەڵەکەمان دەدەن بەڵام بەهۆی ئەوەی کە سکوریتی و سادیێرەکانمان ناهێڵندکەوە بگاتە ئەوەی کە ینی بە بەردیان بۆ بەر شتێک لە ئاژەڵەکانمان بدرێتن. باشە گەر مەسەلەن یەکێ بێوێتن ئاژەڵەکەی خۆی بێنێتە ئێرە چۆن پێشوازی لێ دەکەن وەکو ئاژەڵێک مەسەلەن یەکێ شێرێکی ناتوانێت هەیە حاڵەتی واڵە هەبووە شێریان بۆ هیناینە مەیبوونیان بۆ هیناینە تێر باڵندیان بۆ هیناینە چەند زۆر بۆیان هیناینە بوو لە ماڵەوە بۆیان بەخێو نەکراوەنی ڕاستی بەخێوکردنی ئاژەڵی درندە لە ماڵەوە هەم مەترسی لەسەرا و هەم لە ڕووی تەندروستی ئەوانەوە باشنێرە بە گواستنەوەی نەخۆشی ئەو شتانە ئیتر حاڵەتی وها زۆر هەبووە. زۆر باشە باشە ئەو لە وەرزانی کە دێن وتت زۆرترین گەشتیار لە وەرزی هاویناندا هەیە باشە کام کاتانە بێن بیانوێ ئاژەڵەکەم بۆ جموجۆڵی ئێستاوە بین چکە من دوو جار هاتووم بزانم هەموویان خەوتونە باخچەکەمان لە نۆ بەیانی تا 11 شەوانەیە هەموو ڕۆژان ئیتر دەگەڕێتەوە سەر ئەو کاتێک ئەو هاوڵاتی کاتێک بووی دەکرێتن بەڵام عادەتەن دوای حەسران جەوەکەی فێنی ترە گەشتیار دێتن. باشە دوایین پەیامت لەسەر ئاژەڵان چییە؟ بڵێ خۆی ئێستا تێگەیشتنیەکی هەڵە هەیە لەبارەی باخچەی ئاژەڵانەوە خەڵک دەڵێن ئەوە زیندانی ئاژەڵانە بەڵام بە پێی دوایین لێکۆڵینەوە کە کراوە شێر یاخود پلینگ ئەگەر بێت و لە ژینگە خۆ بژیتن 10 تا 12 ساڵ دەژیتن بەڵام ئەگەر لە چوارچەوەی باخچەی ئاژەڵاندا بژیتن 18 تا 20 ساڵ دەژێتن ئەوەش هۆکارەکانی زۆر دیار یەک لەوانە لە دەرەوە بێتن مەترسی کوشتنی هەیە و بگاتە تەمەنێک ناتوانێت ڕاو بکاتێن و بگاتە ینی لێوە نێچیری بەدەست ناکەوی لە دەرەوە بەڵام لە چارچەوە باخچەی ئاژەڵان هەموو ڕۆژان لە کاتی دیاری خراوی خۆیدا خواردنی پێدەدرێتن تیمی ڤێتەنێری چارەسەری دەکاتێن مەترسی کوشتنی لەسەرنیە تر داواکارمان هەیە ئەو تێگەیشتنە هەڵانێکەوە لەبارەی باخچەی ئاژەڵانەکان دەگوترێتن ینی کاڵ بێتەوە نەمێنێتن. زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونن کاک محەممەد عومەر بەرپرسی ڕاگەیان و پەیوەندیەکانی باخچەی ئاژەڵانی هەولێر سپاس دەکەین.